ئەوە هاتوون کە ئەم کارە بەردەوام بێ بتوان زۆرترین خانمی جوانی و خۆی کە ئەمڕۆ ڕێزانە لێرەن کار بکەن لەگەڵتانە ماستەباری جێبەجێ. بەڵێ بێگومان ئێمە ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو حەزمان کرد بیرۆکەیەکی کەمان هەبێ بۆ یادکردنەوەی 8 مارس لەگەڵ هەردوو هاوڕێم ڕەنگین خان و بێریبان خانە بیرۆکەی ئەوەمان هەبوو کە بتوانین چۆن هاوکاری ژنانی خاوەنکار بکەین ئەو ژنانەی کە سەرچاوەی دارایی سەر بە خۆیان هەیە ئێمەش بۆ پتەوکردن و بەهێزکردنی ئەو سەرچاوە داراییە و ئیش و کارەکانیان و چەند پێوەرێکمان دانایەکێک لەو پێوەرانە ئەوە بوو کە ئەو خانمە خۆی سەرپەرشتی کارەکە بکە واتە پیاو نەیکات مەبەستمانەوە نییە خوانە خواسا گەر ژنێک لە پیا کار بکە خراپێن نا بەڵام ئێمە هەوڵی ئەوەین کە ژنان خۆیان بەیەکەوە کارەکە ببەن بەڕێوە و چەندین خانمیش لە لای کار بکات و ئومێدی ئەوەشی هەبێ کە ئەم خاتونە یاخود ئەم خانمە ئەتوانێت ئیشەکەی فراوان بکات و بەردەوام بێت بۆیە 5 خاتونمان هەڵبژاردووە و ئەمڕۆ لە 8 مارسا بەسەرمان کردوونەتەوە هاوکاری داراییمان پێگەیانون چەپکە گوڵی ڕێز و خۆشەویستی و سوپاس و ڕێزمان پێگەیانون لێرەوە پێیان ئەڵێن کە ئێمە بەردەوامە بین چ ئەم خاتونانە چ خاتونەکانی کە لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە کە هەندێکیان زۆریان لە پارێزگای هەڵەبجە کاریان کردووە و پشتیوانی خانمانیشیان کردووە تەنانەت لە ڕێگەی سەرمایەدارەکانەوە هەر تاکێکی ئەم کۆمەڵگایە بێوێ کۆمەڵگایەکی باش و جوان و مۆدرێن هەبێ پێویستە ژن و پیا و هەردووکیان لە بازاڕی کارا بن و لە هەموو کایەکانە بەیەکەوە کار بکەن تا بتوانن نەوەیەکی تەندروست پێشکەش بە کۆمەڵگاکەمان بکەن. خانمانەی کە ئیشەکەن لە دەرەوە بۆ خۆیان سەرپەرشتی ئیشەکەکەن و توانیویانە هەلی کاریش بۆ خانمی